ئەگۆرانێش بە تایبەت پێشکەشەبان کاکە ئاواتی خۆشەویست لێرەوە یادی لێبێ نادی هونەرمەندی خۆشەویست عەباس ماتۆر بە دەستپەنجەی کاکە باوانی خۆشەویست ژی هەیەمە باسی زڵدایکە پشتی مناڵ دەشکێنێ کابراژن تەلاقەدا ئەسێژنێکی کە دێنێ ژنی خراپیز نییە بەرهەمت تێ هەڵدێنێ هەزار تایە پەی هەبێ سەریاندا ئەنەوێنێ ئاخری بە کوشتن ئەدا ژنی بێ ئەدەبایە سەری سپیە پیر بووە دەڕوا پێی لە حەشایە منداڵ بەشین و گریان جێمان بەهێڵەدایە منداڵ بەشین و گریان تۆ بگەڕێ بەدایە بۆ لە خۆڕاشن دێنێ ئەو باوکە هیچ نەزانە خۆش نەکەی بێگوناحە گەلێک ساحب نیشدانە هەموو تکای لێ دەکەن تەواوی ئەو خزمانە تخوا کەمێ ڕحمت بێ لەبەر ئەو منداڵانە یەک لە ناولانکەدایە یەکیشیان بەرمەمکانە یەشیان دەرێز دەخوێنێ دەڕوا بۆ قوتابخانە یەشیان کە 3 ساڵەیە بەدبەخت و مەڵێرانە گشتیان احتیاج بەدایکن منداڵ زۆر بەسە زمانە کابرا بە ژوێی داناچێ نەسیحەتی ئەوانە هەولی باشن یەکداوە زۆر کەڵەگەت و جوانە ئەڵێ کەفارەت پێبوو ژنهێنانی ئاسانە ئەڵێ کەفارەت پێبوو ژنهێنانی ئاسانە کاکە ئاگال لە خۆ بێ ژنی خراپ شەیتانە پیاوی بێقەڵمایە دەستێژنێکی وا دێنێ کار لە کار ترازاوە وەک کومەر دەیدۆڕێنێ چاکە پیاو لە ماڵ نییە زۆری بۆ منداڵ دێنێ ڕحمی بۆ هی خۆی نەبووە چۆنی تۆ ناسووتێنێ لەسەر هیچ و خۆڕایی زیڕەی لێ هەڵدەستێنێ ئەژڵێ ژنە کە چۆنە دەڵێ یەک دنیا دێنێ بەیانیان ماچیان دەکا لە خەویان هەڵدەستێنێ جلیان بۆ لەبەر دەکا دەست بەسەریانە دێنێ بێخەبەرە بەنینۆک وەختە چاویان دەروێنێ زڕدایکی واشە چاکە دایکەکەی خۆیان دێنێ پیاوەکە ئەچێ بۆ کار بەدبەختی با بە نوێران ئەوەی کە فریشتە بوو لێیان دەبێ بە شەیتان لە خۆڕە لێیان دەدا لایەندا تێ ئاونان دەڵێ زۆرمان برسیە برسیمانە بازی ژیان بە خەیاڵی دانایە ئەگەر بمرن لە برسان لە حەو شەڕایان دەگرێ بە بەفروت شلەی زستان نان و ئاویشیان داتێ لێیان دەکا بە سندان یەک بە یەک داخیانەکە زۆر پیسە جلەکانیان یەک بە یەک داخیانەکە زۆر پیسە جلەکانیان بەخوا چاوتان دەردێنم گەربی ژێڕنەوە بۆ باوتان منداڵ لە ژێر ئەشکەنجە زەرد و زەعیف و یەژیان کوێر بن قەتی نەبینن پێشی دەڵێن باجی ژیان ئەهوو ناڵی ئەوانە زەلیل بێ دایک و باوکیان باوکیان لێیان دەپرسێ ئەڵێ چۆنن ڕۆڵە ژیان زڕدایک لە ژێرەوە زۆمۆڕەت دەکا لێیان لە ترسا دەڵێن چاکە هەروەکو داشی خۆیان لە ترسا دەڵێ چاکە هەروەکو داشی خۆمان نایەڵێ برسیمان بێ پێمان دەدا ئەونان ناڵێ برسیمان بێ پێمان دەدا ئەونان ناڵێ ئەی بۆ زردن هەروەکو مردووی قەبران دەڵێ گوارت بۆ دەکڕم ژنی چاک و میهرەبان بۆ منداڵەکان باشیم هەروەکو داشی خۆیان یەکیان لە فەرقی ژاندی هاواری کرد با بەژیان یەکیان لە فەرقی ژاندی هاواری کرد با بەژیان زۆر پشتی داکردم بە خاتری تیکەیەگەینان ئاوا بڕیارمان داوە خۆمان بکوژین هەر چوارمان ئاوا بڕیارمان داوە خۆمان بکوژین هەر چوارمان دایکمان بێگوناحە تۆ بیهێنەرۆ بۆمان بابام بێ ئیمانە زۆری بۆمان هێناوە تۆ دیفاعمان لێ نەکەی ڕۆژی ئێمەش تەواوە تۆ دیفاعمان لێ نەکەی ڕۆژی ئێمەش تەواوە گوناحی ئێمە چی بوو گوناحی ئێمە چی بوو لەگەڵ دایکم واتان کرد تۆ بۆ ئەوەن تەلاقدا یا ئەو بۆ ئاشای لێت کرد تۆ بۆ ئەوەن تەلاقدا ئەو بۆ ئاشای لە تۆ کرد چون ئێمەتان بەدەستی هەژدی ئایا ئەسیر کرد
زردایگ بۆیان دەسێ بە شەقهەر یەک لەلایە زردایگ بۆیان دەسێ بە شەقهەر یەک لەلایە بە مست و پەڵپێوەنان دەیان خاتە دەرگایە سەر و چاویان دەشکێنێ ناترسێ لە خودایە هاوار دەکەن بۆ باشیان دەڵێن لە شوێی تۆدایە ئەگەر بابت خوێڕی بێ ئیشتێشی لە دەست نایە ئەگەر ساحب ویژدان بێ ئەی کوژێ لە دنیایە یا دەبێت تەڵاقی بە عاقیبەتی هەروایە منداڵ ئاوارە دەبن دەڕۆن هەر یەک لەلایە هەزار سڵاو لە ژنی چاک قیمەتی دوایی نایە هەزار سڵاو لە ژنی چاک قیمەتی دوایی نایە